سڵاو ئەرزەکەم لە خزمەت بینەرانی ئەزیز و خۆشەویست دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی خۆتان بەرنامەی پێگەی ژنانی ئازیزمان بەخێراتن سەر و سەر چاومان ئەمڕۆژ دوو میوانی زۆر خۆشەویست و تایبەتمان هەیە خانمی کوێستانی کیانی کارافەرین و خانمی موژدەی فەیز نەسەب ئەکاسی خۆشەویست بەخێراتن یەخوا سەر و سەر چاومان سپاس بۆیەوە سڵاو بۆ بینەرانی ئازیز. زۆر سپاس بەخێرات لە کوێستانگیان و دەست پێکەمتان کارافەرینی مێزۆنتەیە لەکوێ ئەم هەستە هەڵقوڵا چۆن بوو تەسمیمت کرد؟ وڵا من هەر لە زمانی کە دەرسمە خوێن بە ڕشتەی تەڕاحی و خەیاتی و ئەم هونەرایە دەستی زۆر علاقەم بوو. ئیتر لە دوایەوە کە ئەزدواجم کردوم خاوەنی 3 مناڵم ئیتر نەکرا کە ئەدامێ بدەم و وەلێ لە کاتێکەوە کە دەستم پێکرد وەختێ بوو کە احتیاجم بوو بەوەی کە لە شادیدا بم. تەنها شتێکیشە کە حەزم پێ ئەکرد کە لە خانەوادەما تەسیرگوزار بێت و لە خۆما تەسیرگوزار بێت کە جەوی زندگیم بگۆڕێ ئەم حرفە بوو کە وارد تەشریفات و کاری زەماون و لباس عروس و ئەم شتانە بم کە ڕۆحیە هەم خۆم ئاوەز ببێ هەم ڕۆحی خانەوادەکەم. 4 ساڵەکە خەریک ئەم کارمە زۆریش ڕازیم لە کارەکەم. خواستە هەزار مرتبە شکر کاتێکە مێزۆندانە پس فقط علاقا تۆی هاندا کە مێزۆندابنی گەورەترین پاڵ پشتی کێ بوو؟ هاوسەرەکەم. هاوسەرەکەتان بوو ئینشەڵا هەر خۆش بن بۆتان. مۆژدەیگیان ئەکاسی سینەما ئەەکەی لە ئاتۆلیە کارەکەی ئەمە چۆن هەڵقوڵا؟ لەبەرە علاقی شخصی خۆم بوو و زمانێکە ئەچوان بۆ دەرەوە ئەچوان بە بەقۆڵ معروفە شێداوێنی تەبیعەت و سروشت ئەترافم تۆشا کرد حەزم ئەکرد ئەو شتەی کە ئەی وێنم سەبتی کەم و بۆم بمێنێتەوە هەمیشە لە کناریە ئەحساساتێکم بوو کە تەکیە ئەچووە یانێ منی ئەبرتە خۆیە هەر شتێک کە من ئەمدی و ئەمزانی کە ئەتوانێ بێتە باعث ئیدەیەک بێتە باعث ئەوەی کە ڕۆحی من ئەوەسکە حاڵی دەرونی من ئەوەسکە حەزمە کرد سەبت بێ و تەکمە بێت هەمیشە ئەمە بۆ باعثەوە من پامنیا بە ورودم کرد بە ئەم ڕشتە حەزم پێ کرد بۆ باعثەوە مدام پیشڕەفتم کرد و لە جێگەی کە ساکن نەمامەوە ئەمە بۆم فرە خۆشایەن بوو مەخسووسان کە من ئینسانی بروونگرام و حەز ناکەم هەمیشە لە یەک جێگە ساکن بم. ئەکاسی یەکێ لەو حرفە گەلەسە و یەکێ لەو وەسیلە گەلەسە کە ئەتوانێ کۆمەک کاکە من مدام داهاتوو چووە بم و مەخسووسان کە نەتیجەی بێت فرە بۆم خۆشایەن. پس سروشتت تۆی هاندا بەوەی کە بی بە ئەکاسێک مش دەگەرمە پرسیارێکی لێ بکەم ئەگەر کە لەم جۆغرافیا بەدنیا نهاتایەتی خوب کوردستان سەر تاسەری وێنەیە و ینی ئەتوانی هەر ڕۆژ هەر چەند شات پێت خۆش بێ بخەی ئەوە کە تەبیعەتێکی جوان و ڕێک و پێک و سروشتێکی زۆر جوانمان هەیە ئەگەر لەم جۆغرافیا نەبوایەتی فکرەکەی تو هەر ئەکاسە بووی؟ قەتعەن شتێکە لە داوێنی تەبیعەتی خۆمانە هەست من بەنابەست جێگەگەلێک کە چووکم بەخاتر حرفەی خۆم بازم هەڵگەڕیاکمەسەوە بۆ منتەقەی خۆمانەوە دیگمە کە واقعەن تەکا شتێک کە هەست لە ئێراوە مەنازرێک کە هەست لێرە جێگەگەلێک کە خوای گەورە و عالەمیان خەڵقی کردگە لە منتەقەی خۆمانە بێنەهایەت بکرا وەتەکا لە جێگەگەلترا ئێمە فرەکەم پێش بێ لە مەناتەقێترا ئەم تەبیعەتە بووینین ئەم جایگاگەلە بووینین و ئەگەر من لە داوێنی کوردستانە نەبوواتایم قەتعەن نا شاید ئەم کارمە انتخاب نەکردای ئەم ڕشتەمە انتخاب نەکرد. هەر خۆش بیەخوا مژدە چۆن واردی ئەکاسی سینەما بووی؟ ئەکاسی سینەما لە فعالیەتێک کە من بووم لە حوزەی ئەکاسیە بوو بە باعث ئەوە کە فعالیەتە NGOیم بێ و ئەکاسی مستەنەد اجتماعی ئەنجام بە ئەمە بوو بە سەرڕشتەیەوە کە وردە بەر ئەساسی ئاسارێکە بووم و بوو بە 1-2 دانە نمایشگای بوو چکوی سەخۆلاسە گالێریگەلێک بوو لە تارانە لە سنەی خۆمانە و هاوکارگەلێکە لە زەمینەی سینەما فعالیەتەکان لوتفیان بوو بەنابەر ئەوەی کە کاریاندی ئێمەیان انتخاب کرد و حقیقەتان میش هاوکاریم کردەکیان مای افتخارە بوو. زۆر باشە هەر خۆش بیەخوا
کوێستان مێزۆنەکەت دانا هاوسرت پاڵپشت بوو سەبارەت بە مێزۆنەکە زیاتر قسەمان بۆ بکە چەند نەفەر کارت بۆ ئەکا و تەخەسوسان لە چیایە؟ من کاتێکە دەسم پێ بکرد لە شتێکی زۆر زۆر چکۆلەوە دەستمان پێ کرد ئەتانم بێژم لە سالۆنێکی تقریبەن 20 متریەوە دەستمان پێ بکرد کەم گەورەمان کردو و کاری تەشریفاتمان پێ ئیزافە کرد لەم زەمینە توانیمان چەند نەفەر لە پاڵی خۆمانە کاریان پێ بدەین ئەوانەی کە هوەری گوڵیان بوو ئەوانەی کە هوەر خەیاتیان بوو هوەر تەزئینکاریان بوو هەموویانمان هاوردە لای خۆمان کە بووین بە مەجموعەی زۆر گەورە کەیسە ئێمە بە تازایی جژنێ تەسیسێ مێزۆنێ فرە گەورەمان گر لە مەریوان. مێزۆنەکەتان ناوی چییە؟ سۆلار. سۆلار بەڵێ، ناوی کچە چکولەکەتانە؟ بەڵێ بەناو کچە چکۆلەکەم و کەم بە پشتوانەی هاوسەرەکەم خانەوادەم تانیم کە ڕۆژ بە ڕۆژ پیشرەفتم زۆرتر بێ وەلی ئایسا تقریبەن 12 کوڕ و کچ لە لامان کارەکەن هەم لە ناو مەجموعە کارەکەن هەم لە دەرەوەی مەجموعە کارەکەن. زۆر باشە لە بواری تەشریفات و کارەکەن؟ بەڵێ هەم تەشریفات هەم مێزۆن یعنی ئێمە مەجموعەی کامڵی مان هەیە بۆ ئەو کوڕ و کچانە کە بە تەمان ئەزدواجکەن لە 0 تا 100. درستە زۆر زۆرمە ئیدەیەکی خەلاقانەوە باشە ئیشەڵا هەر خۆش بن. کوێستان کاتێکە ئەکاسیت هەڵبژار بنەماڵەکەت چۆن هاتن بەرەو پیری تۆ کارشناسی اقتصاد خوێن وەگەرەکت بوو سروشت هانی دای کە ببی بە ئەکاس بنەماڵە چۆن هاتن بەرەو پیریت؟ زمانێکە من علاقەمە براز کرد لە ماڵە و هەدەفم ئیعلام کرد کە باوجودەوە کە تەحسیلاتم اقتصادە حەز ئەەکەم کە زمینەی کاریم متەفاوت بێت لە ڕشتەی تەحسیلیم مقدارێ لە ئەوەڵ و شوکە بوون چۆن ئەنتەزارێکیان لە من شتێکتر بوو وەلی باوجود ئەوە بازم پەزیرا بوون بلا فاصلە تووە و زمینەگەلیان بۆ من فراهەم کرد کە لەم ڕشتە تەخەسوسی ئاموزش بوێنم باوجودەوە سەرمایەیان نیە اختیارم کە من شڕۆکەم بەکار. زۆر باشە هەر خۆش بیەخوا پس پاڵ پشتیان کردی؟ بەڵێ. سرێک لە بنەماڵەکان پێیان خۆشە هوەر دۆستن بە تایبەت لە منتەقی خۆمان بەڵام پێیان خۆشە کە مناڵەکانیان زۆرتر ڕشتەهای وەکو تەجروبی ڕاضی ئەم جۆرەشتانە بخوێنێ وەلێ بنەماڵی تۆ پشتیبانیان لێ کردی. شکر. زۆر باشە. کوێستانگیان ئەگەر مناڵەکانت هەرسێ مناڵەکەت بێژن کە ئێمە حەزەکەن هوەر بخوێنین چۆندی بەرەو پیریان؟ وڵام من باوەڕی خۆم وایە حەز بە هەرچیکەن منیش بە گەرمی استقباڵیان لێەکەم خۆیان حەز بە هەرچی بکەن چون قەتعەن لەو شتا کە خۆیان حەزی پێەکەن موافقترە بن. ئێوە بیر و بڕواتان وایە؟ بەڵێ. بڕێک لە بنەماڵەکان وا بیر ناکەنەوە؟ شاید وابێ. بەڵێ. قسەیەکتان هەیە بۆ ئەوان؟ وەڵا من خۆم کامڵەن مخالفی زۆرم هەر شتێک بە مەسلحەت و بە منتەق جوانتر حەلە بێ قەتعەن مناڵێکیش کە خۆی ڕێگەی خۆی ئینتخابکە موافقترە بێ ولی خۆ بەشێ هەم پیشگیری بکرێ لەوەی کە ئاسیب نبینێ هەم پشتگیری بکرێ لەو شتە کە خۆی حەزی پێەکە. چی لە ناوم کارایەتی کە زانیت ئەمە ئەو شتەیە کە تۆ بێ ژیانتی لەسەردانی؟ هونەرێکی شادە ینی تۆ تەواوی غەمەکانی دنیات ببێ کە ڕۆەکەی لەو مەجموعەی کاری خۆتە ئەو کەسانە کە ڕوو تێەکەن بە پێکەنینەوە ڕووەکەنە ناو مەجموعەکەی ئەوەڵی زندگیانە جوانن هەزاردانە ئارزویان هەیە و ئێمەش کە لە ئەوەڵی ئستاردی کارۆ لەگەڵیانین بەڕاستی پێم خۆشە یانە ئەمە هەانتانەدا ڕۆژ بە ڕۆژ کەوان خۆشحاڵە بن لەو کارانێکە ئێمە بۆیانەکەین من زیاتر ئەنرژی وەرەگرم لێیان کە باشتر کارەکەم ئەدامە بدەم. زۆر باشە. مژدا تۆ ئەو شتە عەجیب غەریبە چی بوو لەناو ئەکاسیا دیت کە وتت ئەمەیە ئیترە بە ئینتخابی بکەم؟ دووربین و ئەکاسی بۆ بایسەوە کە ڕۆحی من بە خۆڵی معروفێژە هەر کەسێک بە ڕۆحی بە شتێکدا ساکێ سێقە لە دەرگەوە بێتە بایسەوەی کە مدام تاغیراتێکە لە حاڵێ ئینسان پێشتێت بەرەو خاسە بڕێ بە نەزار من دووربین بوو بە باعث ئەوە کە
جیهانبینی من فرەترەوە بێتەوە. ئیسا ناچێم ئینسانێک من لە حیتەی سنی خۆما بە هەرحاڵ ئینسانێکم کە تەجاروبێکم هەستا حدێ. خب ئەکاسەکان فەرقەکەن، ینی ئەکاسەکان جۆرێتر بە دنیا تمشاکەن، ینی ئەوەی کە بە بورەدی تمشاکەن، ئەوە شتە لە ناو توێشە هەڵقوڵات. قەتئان ئینسانێکە ڕێزبین بێ و ئینسانێکم کە وەختێ لە زاویەی دیت خۆمەوە من تاشای مەسائل ئەەکەم، یانە دیدێک جیاوازم هەست، شاید ڕێزبینی بێ بە قۆڵی ئێوە و مەسائل لە دیدگای منەوە شاید متەفاوت بێ نسبەت تەک فەردێترە کە ئیسا ڕشتێکتری خوێنگە یا دیدگای تری هەست. هەر کەسێ بە تەناسب بە تەجارب و سن و ئەلایق خۆی دیدگاهی متەفاوتە. وەلی خۆب من بە عنوانە کەسێکە هۆنەرمەندم و خۆیم بە هۆنەرمەندێک ئەزانم و ئەوێنم، ئەحساسەکەم یەک نەفەر کە کاری ئەکاسی ئەنجام ئات، یەک نەفەر کە دووربینێک ئەگرێ بەدەستیەوە و ئیسا تەسویر بەرداریەک ئەنجام ئات، دیدی نسبەت بە مەسائل بە مەنازر بە ئەتفاقات فرە ئەحساسەکەم وەسیعترە و ڕێزبینانەتر تماشای مەسائل ئەکات. درستە بنیام های عادی بە چاویانە بینن، بەڵام ئەکاسەکان بە دڵیان و لە ناو زاویەی دووربینەوە. ئەگەر گەرەکە بە ئەکاسی تەشبیهکەی بە شتێک تەشبیه بە چیەکەی؟ ئەکاسی خۆی دنیای کە ناتوانم بە شتێک تەشبیه وشەیەک هەڵبژێری. وشەیەک هەڵبژێرم بۆ ئەکاسی. کەسێکە ئەکاس بێ خالقە. ئافرینەندە. بەڵێ درستە. کوێستان بنەماڵەکەت پشتیبانیان کردی، واردی ئیجتیماع بووی. ئیجتیماع بە عنوانی خاتوونێکە شاغڵە، کارافەرینە، چەند کەس کاری بۆکەن، زیاتر هاندەرت یا مانەعەکە بۆت؟ وڵا خۆشبەختانە لەم کارا کە من دەسم پێکرد فرە بە کەم ڕەنگ دیم کەمانە ئەم بن فرەتر هاندەرم بوون، پێیان خۆش بوو، چۆن لە شارێکە کارێکم دەست پێ کرد کە نەبوو، ئەو شتە نەبوو کە ئەو کارەکە من دەسم پێ کرد، کچان و کوڕان ئەو شارە زۆر استقباڵیان لێ کرد. هەروان کە کچان و کوڕان خۆشحاڵ بوون پێ، قەتەن خانەوادەکانیشیان خۆشحاڵە بوون پێ، هەمیشە هاندەر من بوون و تەشویقمیان کردووە و تەشەکوریان لێم کردووە و کە بۆ کارانەی کەم و هەر ڕۆژ باشتر لە ڕۆژی تر بووە بۆ من ئەو ڕۆژ کارانمەوە. زۆر باشە کوێستانگیان، خۆشحاڵم کە جامعە بۆ تۆ خاتوونێکی کارافەرین زیاتر هاندەرت بووە. مۆژدەیگیان تۆ بە عنوانی ئەکاسێک جامعە بنەماڵەکەت پشتیوانت بوون، بەڵام جامعە وەختێ بە دوورە ڕوانی زیاتر مانەیەکە یا هەندێرێک بووت؟ لە جامعەی ئێمە بەداخەواتوانم بێژم فرە وەختگەل خانمێک کە بە عنوانێ ئەکاس فرە پەزیرانین. خب بەهەرحاڵ کەسێکە ئەکاس بێ فرەجێگەگەل ئەچێ هاتوچووی فرەس سریکی شەرایەت هێ سەختی هەست. خب لەسەرێکە و شەرایەتێک سەخت بۆ دانێ خانم قابلە قبول نییە لەناو جامعەیە ئێمە. شاید خانمگەل ئەو نەتەوانا فعلەن نایانوێنن و وەختێک ئەوێنن خانمێک کا لە شێرایەتێک کە بەرحاڵ دوورە لە خانوادە نییە لە ناو ماڵ خۆیە لە تایمگەلێ مەخسووسە، تایمگەلێ مەخسووسن ئێوارانە و بەرە ئۆلاکە هێشتا قابلە قبول نییە لە جامعەی ئێمە. خەریک کارە حرفەست تایمی دێر تێتەوە ئەکسەرەن قابلە قبول نییە و بۆیان کەمێ حاڵەتێ ناخۆشایەندی هەست ئەحساسەکەن کەسێکە ئەکاس بێ ئەکاسی متاسفانە وەک سریکە شغڵگەلتر شغڵێ مەخسووس بە ئاغەگەلە. من بارها بۆم پێشات کە تۆ ئەکاسی دێخۆ ئەکاسی کار ئاغەگەلە تۆ چۆنم کارە ئەنجام ئایت دەی چۆن ئەوێت، یعنی مۆدام سوالگەلێکیان بۆ پێش دێوە حەز ئەکەن بۆیان جالە بە سریکی لە ئینسانگەل حەزەکەن ئێمە سوالەکانیان بەرتەرەف بکەن، حاڵەتی کۆنجکاویان هەست و تەعدادێک ئیسا هاوسەن و ساڵگەل خۆمان کەسگەلێکە لە دەهەیە متوەڵدەی دەهەیە ئێمان قابلە قبولترە بۆیان خۆشایەندە خانمگەلێک ئەوێنین کە ئەکاسن موافقن و ئەتوانم بێژم لە بهترین جەشنوارەگە لە کاریان نمایش دریاگە منتەها لە خودێ ئۆستان خۆمانە یا هەر لە جامعەی کشوەری ئێمە ئەو نە قابلە قبول نیە متاسفانە و مقدارێک بەدیدێک بەستەترۆ تماشای قەزیاکان حەزەکەم بگەین بەو جێگە کە هەمیشە خانمگەلیش
بوێنن کە توانایی گەلی خاص خۆیانیان هەست و بە عنوانی یەک ئینسان هەر وەکو ئاغەیەک توانان ئستعدادیان هەست. مەرزبەندی نەکەن بەڵێ دەکەن. نازانم ئەم شتە جێکەوتە بەداخەوە مەسەن نێژن فوتباڵ مختصی پیاوانە لە سوورەتێک ئێمە تیمی ملی فوتباڵی ژنانمان هەیە و چەندێک درەخشانن یا ڕشتەهایەکی تر مەسەرەن وەکو عەکاسی یا هەر حتا مجەسەمەسازی وازان کە مەخسووسی فقط پیاوەکانە یعنی مەرزبەندی و تەقسیمبەندیهای جنسیەتیەکەن. قەتعاً و ئەمە بۆ ئێمە بە عنوانی خانمێک کە ها لە محیتە ئیسا هەر هیچێک کە کارێکی هەست کە ئەکسەرەن فول تایمن و تایمێ مشخصی نییە بۆمان کەمێ سەختە. ئیسا بەهەرحاڵ خانوادەی من خانوادەیەکن کە بە دیدگا هەیە باز ئۆتۆماشا قەزیاکەن و هەروە کە بۆ براکانم ڕێگەیان نیشانداگا و بۆیان ئازادی ئەمەڵیان دانیاگە خۆشبەختانە باوک من دایک من بۆ کەنیشکەکانیش هەروم مەسیریانە تەعین کردگە و هیچ جیاوازیک لە بینیانە قەرار نانانن کە بژن تۆ خانمی ناناوێ فرە وەخت گەل من بووگە بعدەز باوکم چووکمەسەوە بۆ ماڵ بعدەز برام چووکمەسەوە بۆ ماڵ و هیچ گونە مشکڵێکیان نەبووکە هیچ گونە فقط بۆیان مهمەوەسەکە هام لە هەر حرفێکە و هەر سنفێکاریک موفق بم وەگەر لە تایمێکە گیر و گرفتێ پێشتێ ئەو ڕێگەدانن کە خۆم حەلیکەم و بۆم خۆشایەندە ئەمە کە حەداقەل خانوادەی من پەزیرایە شغڵ منن ئەو شتەکە من عەلاقەم هەست بێ بۆیان قابلە قبوڵە و هەمیشە هامی من بووگەن و تایمگەلێک کەس ئینسان 40 ڕۆژ 50 ڕۆژ ناچێتەوە بۆ ماڵ و مدام ئافیشە لەسەر کارۆ بۆیان ئەسڵەن مەسئلەیەک نییە حەزەکەم بەڕاستی حەزەکەم تۆ خانوادەگەلمان ئەوە ئێعتبار و ئێعتماد بن بە کەنیشکیان و بە خانمگەلیان کە بتوانن هەر وەکو پیاگە لە ناوم جامعە کار و شغڵ خۆیان ئەدامە بن و بە مەسیر هەدەف خۆیان بگەینیانێ ئەو هەدەفە کە تەعینیان کردگە پلە پلە بە کۆمەکی عەقڵ و دەرایەتە خۆیان پشتکارە خۆیان بتوانن بگەین پێ. ئەگەر ئێمە خانوادەکانمان ئەوە حامی کەنیشگەلمان بن حامی خانمگەلمان بن فرە خۆشایەندە ئەحساسەکەم ئەو مەسیرێت ئەو مەسیرە ڕشتە جامعە فرە زووتر تێیەکەین نسبەت بە ئیست. درستە زۆر جێگەی شانازیە کە بنەماڵەیەکی وەهات هەیە و هاندرتن و پاڵپشتن هیوادارم کە نمونەیان زۆر بێت. کوێستانگیان تەڕاحی لیباسی ئەروسیشەکەی سەبارەت بەوە قسەمان بۆ بکە. وڵا من تقریبا 2 ساڵێکە بێ دەسم پێ کردووە هەر لەسەر علاقەیە کە بە کارەکەم بووم حەزم کرد تۆزە بە چاوێ باسترەوە بە دیدە باسترەوە بە تڵعاتی زۆرترەوە کارەکەم دەست پێ بکەمەوە. تەڕاحی لیباسم دەست پێ کرد کە تقریبا وەکو عەکاسی ئەشێ هەر ئیدەکان خەلقکە یانێ ئەو تەڕاحیانە واقعا نەژێت لە زەهن خۆتا خەلقی کێ ئیلهام بگری. لە چی ئیلهامەگری؟ ئیلهام لە دەرە و لە تەبیعەت لە شتهایە کە جوانن مەسەڵەن حتا لە تاوس کە چۆنێ جوانە ئێمە ئیلهاممان گرتووە کە بۆ تەڕاحی لەو شتانە لە پەرەندە لە گەڵا ڕێزانەکان بۆ دیزاینەکانیان لە هەموو شتێتانی بەستگی هەست بە خۆتی تر چی لە زێن خۆتا ئەیگوزەرێنی ئەو دێقە کە بتانی بۆی تەسبیم بگری ڕەنگامیزی بکەی لەبان لیباسەکانەوە. درستە بۆ ئەم ئەرسەش خۆت بە ڕوزەسانیەکەی تۆ ینی ئەخوێنی تۆ مەجەلەکەی مەجەلەهای مۆد. بەڵێ من ساڵانە نمایشگا شرکەتەکەم نمایشگای دەرەوە لە ئێران شرکەتەکەم تەڕاحی و لیباس و مد و ئەمانە زۆر شرکەتەکەم پێم خۆشە هەروواکە مژدە خانوتی پێم خۆشە واقعان چون خانمەکان وەختی تێنە ناو عەرسە واقعان بە جوانی کارەکەن ئەوانەی کە خۆیان نیشانەدەن حەز بە کارەکەن وەختی تێن و بەڕاستی خۆیان بە جوانی نیشانەدەن یا کار ناکەن یا باشترین چۆن فرە ڕێزبینانە خۆش سەلیقەترن فرە بە دیدێ باسترە و ئیسە یا هین مهرەبانیانە هین دڵیانە یا هەرچی کەس بەڕاستی فرە جوان کارەکەن. ئیسە من لە دەوروبەر خۆشما هەر ئەیبینم ئیسەم کچانە کە لە لای من کارەکەن بەڕاستی گشتیان خەریکن ئەبن بە هونەرمەند ئەنە من ئەیبینم تایانە چونکە فرە ڕێز کارەکەن سەلیقەیان جوانترە. ئیشەڵا کە وای پێبێت کە بەکو مژدە خانوتی جازەی خانمەکان بدەن کە هەر کەسێ هەر هونەرێکی هەست
بێتە ناو جامعە و خۆی نیشان بدات. هیوای هەمومان هەرەوەیە. ئاخرین ڤۆرکشاپ یە کارگایەکی ئامۆزشی کە سەپناوتان کرد لەکوێ بوو؟ تاران. لە تاران بوو. بەڵێ. ئەمە سەخت نییە کوێستان؟ سەختی هاتوچوو. بەڵێ مەسەن خاوەنی سێدانە مناڵی ئەمە سەخت هەست وەلێ ئەوەی کە بە عشق و ئەلاقە و ئەڕۆیت ئێمە مەسەڵەن ئێوارە ڕێە کەوتین ئەڕۆیشتین مەسەڵەن ساعات 8 بەیانی لەوێ کلاسم بوو. یانێ فرە سەخت بوو چۆن مناڵت بێت و خانەوادەت بێت و ئەمانە کە بە تەنیانەبی واقعان سەخت بوو. وەلێ خۆشبەختانە چۆن لە پشتم بوون سەختیان کەمە کردەوە بۆ من. ئەگەر کە پاڵپشتی نەبووایە شاید شاید قەتعان کەوا بوو قەتعان کەوا بوو چون بەڕاستی بە سێدانە مناڵۆ سەختە و کارانە کە من خەریکم یکەم. وەلی خۆ نەخشی دایکبوون نەیتوانی مزاحمی کارەکەت ئەتانم بە جورعاتیش بێژم دایکێ فرە باشم. بەڵێ زۆر باشە و منیش پێم وایە. مۆژدەیگیان تحسیلاتی ئاکادمیکی ئەکاسیت هەیە چیت خوێندا؟ ئەکاسی خوێندە لەکوێوە چۆن تەسمیم ئەکاسیم لە تارانە خوێنگە دانیشکە سوورە زەمانێک کە من شڕۆم کرد بە ئەکاسی هیچ گونە تەحسیلاتێکم مرتبط بە ڕشتەی خۆم نەبوو و لە ئاکادمیگەلە لە ئامۆزشگاگەلە شڕۆم کرد بە ئاموزش لە جێگەی کودیم نیازە و حەز ئەەکەم ئەو فەلسەفەی ئەکاسیشە فێر بم جیا لە ئەوەی کە کارەکە فێر ئەوم و تکنیکگەل ئەزانم حەزەکەم فەلسەفەکەیشی فێر بم زانم خودی ئەکاسی ئێژێ چا حاڵەتێک تشنگیم بوو و حەزمە کرد فرەتر فێر بم. ئەم ئەلاقە بوو بە باعیسەوە کە من بازم لە کنار ئەوەی کە کار ئەەکەم ویسە تەحسیلاتم متەفاوت بوو دوار شڕۆکەمەوە بە خوێندن. پس لازمەی ئەو شتەی خۆت هەرفەکەی خۆتت زانی کە تحسیلاتی ئاکادمیکیشە بێ. بۆم خۆشایەند بوو کەسێک کە علاقمەند بێ بە ڕشتەیەک و بە حرفێک مدام عشقی بێت بێ ئەحساسەکە هەر کەمە و حەزەکە بازم بیشتر لە قەبلی لێ بزانێت ئیسە جیا لە تەجروبەی کاری وەختێک کە ئەڕیتە ناو حرفەوە شڕۆەکەی بەکار لە کنار تەحسیلاتەوە تەجاربێ فرە بەدەستێری و ئەم تەجروبەگەلە لە حینێ کارە ئینسان بەدەستی تێرێ تحسیلات متفاوتە لە ئەمە من چیتگەرێک تر تئۆری لازم بوو مەتاڵبی تئۆری لازم بوو ئەرزم کرد فەلسەفەی ئەکاسیم حەز کرد فێر بم لە کنارە تەجاربێک کە بەدەستی تێرم و ئەحساسەکەم کامڵەن جیاوازن ئەم دوانە بێت ئەگە من لازم بێت تەجروبە بەدەست بێرم ئەشی قەتعەن بڕمە ناو کار وەکو مەلەوانێک حەزەکە ئەرێ دەقیقەن وەلێ لە کنارێ ئەوە بۆ ئەوەی کە تئۆریش من کەم نێرم وە شتێک لە بارم بێ شتێک بزانم و ئەو حرفەی کە دنباڵێکم بە سوورەتە تەخەسوسی ئامۆزش بوێنم لازمم دیکە حتمما تەحسیلاتیشی ئەدامە بە. دروستە لە دانیشگایکی باشش خوێنتە سوورە فکرکەم دانیشگایکی باش بێ بە تایبەت بۆ هونەر هیوای باشترینەکانی بۆت هەیە. کوێستان بە نەزەرت گەورەترین معزەلی ژنانی ئێمە چییە؟ وەڵا گەورەترین معزەلی ئێمە لە دەرەجەی ئەوەڵا خانەوادەکانیان چون ئەگەر خانەوادە ئیجازەیان پێ بدا و واقعان بێنە دەرە و خۆیان نیشان بدەن کەمتر لە ئیجتیماع ئاسی ببینن چون وەختی خانەوادە لە پشتت بوو کەمتر کەسێتانێ ئاسی بە تۆ بگەیەنێ یانە حتا ئەگەر لە حازی ئیجتیماعی ئێساگەر دەوڵەتی بێت مردمی بێت هەرچی بێ بەخەرە ئەگەر خانەوادەت لە پشتت بن قەتعەن ئاسیبت کەمترە. ئەوەی کە بنەماڵەکان پشتیبانی خانمەکان ناکەن ئەمە گەورەترین مازە لە بە نەزەر من لە دەرەجەی وەڵا ئەگەر خانەوادە پشتت بگرێ ئاسیبەکان کەمترە بێتەوە بە دەوروبەردا چون حامیت هەستۆ کەسێ لە پشتە نایڵە زەربە بووینیت ئەترافیانیش ئەوە ئەبینن قەتعەن ئەو ئەختیاراتە کە بە تۆ ئەدەن قەتعەنەوانیش حەزی پێ ئەەکەن و بە گەورەیە زانن نەن ئاسیب بە تۆ بگەێنن چون ناتوانن زانن کەسێکا لە پشتە ناتانن بێنە بەرەوە ئاسیبە بە تۆ بگەێنن. بە نەزەر من خانمگەل ئەوە تەوانا هەن کە لازم نەوێ هەمیشە پشتیوانیان بین بووە بە پشتیبان سەرکەوتە بەڵام پشتیوان تایمێک هەست وە فۆقڵادە عالیە
تا مەرحەلەیەک ئەشێ پشتیبان خانم بی ڕێگەی پێ بیت کە بڕێ ڕشت کات وڵێ لە جێگەی کۆلا و خانمەکە ڕشتی کرد وەکو گوڵێک هاتە سەر و خۆی تواناییەکانی کەسب کرد ئیتر فکر ناکەم لازم بێت بترسێ کە کەسێک بێژێ من احتیاجم بە حامی کەس هەمچنان ناجانە لەخەرە لە ئەوڵەوە هەر لازمە ئەرێ ئەرزم کرد جامعەمە هەر ئەمەیە گەرەکە درستە. ئەو ئاعتماد سازی ئەگەر نسبەت بە خانمەکان بێت فۆقڵاداوێت یعنی ئاعتمادکەی بە خانمێک هەروە کەوتیان لە ئەوڵەوە حامیبی لە جێگەی کۆلا نایترەوە خانمە خۆی تەوانمەندە و ئیتر ئاعتمادەکە تەشێک کامڵکەی ئەگەر تایسە 50% ئاعتماد کریاگە بە خانم پشتیوان کردگا و شڕۆی کردگە بەکار و هات کەسە ناو فەزای جامعە و فعالیەتی ئەنجامداگە لە جێگەی کۆلا خۆی ئەیگەنێ بە 100% و احتیاج ناوێنم بە نەزەرە من یەک دانە خانمێ تەوانە بازم حامی بیت ئیسا ئەمە دیدگای منە. ڕۆژان و گیان بمە بەحسمان لەسەرەوە بوو کە خانمانە کە تێن ناو ئەرسەی کار هونەر خۆیان نیشانەدەن ئایا احتیاجیان هەست کە پاڵپشتیان بنیانە. بە نەزەر من لە دەرەجەیە وەڵات وەختێ شڕۆع بەکارەکەن لە خانەوادە و پاڵپشتیان لازمە چون وەختێ لە خانەوادەیە کە هەر سەرکوب بکرێن تۆ ناتانی بچی بۆ تۆ نابێ ئەمە تۆ خانمی مەچۆ دەرەوە مەیکە ئەم کارە لە خەرعتمان نەسییانە دەسەدەن ئەمانیش وەلێ ئەگەر لە خانەوادەیە بێژێت تۆ ئەتوانی بیکەی مانەعی نەبێ هونەرەکان خۆی نیشان بدا دەرس خوێندنە کارە هەر شتێک کەس وەختێ بتانێ ئەنجامی بدا و خانەوادەش لە پشتی ببێ ئیترم ڕێگەی خۆی جوانتر پەیاکات ئیتر ئەگەر زمانێکیش خانەوادە کامڵەوە ئەتمادێ بن پێ کە ئیتر احتیاجی نەبێ ئەوەی تر زەمان خۆی نیشانات وەلی لە ئەوڵەوە بە نەزەر من خانەوادە ئەبێ ببێت لە پشت ئەو مناڵە ئەو کوڕا ئەو کچە فەرق ناکای سخۆ کوڕانیشمان هەست هەر خانەوادەیەژە نە مەچۆ دەرەوە مەیکە نە نابێت تۆ بڕێم کارە بکەی هەستمانە مەحدودیانە هەر بۆ کوڕیش هەر بووە وەلێ بیشتر متاسفانە بۆ خانمەکانە. مژدەیگیان بووە کە تۆ هەستکەی ئەگەر پیاو بایەتی باشتر ئەوتوانی کار بکەی لە زمینەی خۆتا چۆن کێمە هاین لەم جامعە و مقداری دیدگاکان سنەتی ترە بەرحاڵ لە شرایەتێکە بەڵێ لە شرایەتێکە ئەحساسم کردگە ئەگەر من ئاغایک بواتایم شاید بمتانیای وەلێ فرەوەخگەلنا هەرزم کرد لە شرایەتێک خاصە بەڵێ وەلێ لە فرەوەخگەلنا چۆن کە ئەو فەزامە هەست حقیقەتەن و ئەو تواناییمە دیگە لە خۆم کە هەر وەکو پیاوێک ئەتوانم و یەک دانە خانمیش توانایی و ئستعداد گەلێکی لە تەکیە هاتکە بۆ ئەم دنیاوە خوای گەورە مەزەن وەختی خەڵقی کردگا ئەم ئینسانیە خەڵق کردگا بە ئەنازەی پیاوێک ئستعدادی لە وجودیە دانیاگا و توانایی پێداگا پس منیش ئەتوانم کە لە تووە و ئەم پۆتانسیێل گەلە ئیستفادەکەم بەنابەرین وەلێ شرایط گەلی خاص هەست کە ئینسان ئەیژێ ئەرێ ئەگەر من پیاک بواتایم بەنا بە جامعەی خۆمان شاید متانێ ئەم فۆرسەتیشمە بەدەست بە هاوڕێ لە خۆب ئیتر مەحدودیەت گەلێک هاوێتە بایسەوە. فکرەکەی تۆ لە ڕابردووە تا ئێستا خشونەت ئەلەیهی ژنانی ئێمە ئایا تاغیرێکی کردە زۆر بووە کەم بووە چۆنە بە نەزەرت؟ خشونەت بەداخەوە ئەلەی هەیە خانم گەلمان ئەحساسەکەم کەم نەوەگە قایم بووگە یانێ با تۆجە بۆی کە ئاغەگەل تەحسیڵاتیان فرۆ بووگەسە و فەزاکەمێ تاغیری کردگا مەسائلە ئیجتماعی خۆی فرەتر نیشانداگا مەسائلە اقتصادی و فرێک لە مەسائلتر بووگە بایسەوە قایم بێت ئەنا هەمچنان خشونەت هەست خشونەت ژێرپۆستیە بەڵێ نیشانی نان ئیسا بەنا بە شرایەتی خانمگەل ئەوە ئەعلامی ناکەن وەلێ هەمچنان ئێمە بەداخەوە هەر وەکو قبل بازم هەسمان بازم ئەم خشونەتە وجودی هەست ئیساگەل لە قبلە اتفاقاتی بۆ خانمگەل بووگە دەم بەدەم گەڕیاگە ئیسا شاید ئەگەر پەخشەو بێتەوە ئەگەر ئەعلام بکرگێت خانمێک بەداخوا مەسەڵەن خۆی سووتانگا ئەگەر پەخشەو بێتەوە فۆری لە فەزای مەجازی ئەعلامەوەی وەلێ سریک مەسائلمان هەست بازم خانمگەل ئیسە بەخاتر ترسیان بەخاتر ئابروویان بەخاتر مەسائلێ ڕۆژێکەی بەعدەن نەبێتە باعث ئایەندەم نەقایمی ئەکەن و نیشانی نان بە نەزەر من هەمچنان هەست
ئیسا بۆ کەموزیاییەکەی بەرحاڵ ئامارەکە نیشانیات ئامار وتڵعاتی دقیقە نییە دەست ئینسانەوە وەلێ ئەمە دیدگاهی منە کە خانمگەل قایمیەکەن یانە یا هەر خانوادەگەل سەرپۆشیەن نیشانینە وایە کوێستان تۆ چۆن بیرەکەیتەوە خشونەتە لە ڕابردوو تایسە چ تاغیرێکی کردا؟ وەڵام هەر هەست بە نظر من بە قۆڵی مژدەخان هەر قایم بووە وەگەرنە هەر هەست چۆن هەر ژنێک کە لێە پرسی خەریک کارە هەر ئەوەیەنە کە هەن بە دەوروبەر ئێمە باوجودەوە کە تێنە دەرەوە کاریشەکەن باس هەر خشونەتایەک یان هەست لە ماڵەوە ئێستا لەلایەن شویانەوە یان لەلایەن مناڵیانەوە باوکیان برایان هەرچی هەستیان بە نظر من هەر هەست وەلێ خۆ شاید نسبەت بە گوزەشتە یا مەسەڵەن زمانی دایکانی ئێمە کەمترە بوو بە ئەوە کە دیارە وەلێ خۆ هەر هەست تەسفانە. دروستە لە جامعەیە زۆرتر فەزا بە نظرت چەندێک فراهەمە بۆ ژنانی ئێمە بەسترێکی مناسب بۆ کارکردنی ژنانی ئێمە فراهەمە ئایا ئێمە ئەو نەوزاییەمان تێی کردا؟ لە لەحازی جامعی دەرەوە یانە دەوڵەتی متەسفانە و جۆرە کە ئەبێ بۆ ژن بکرێت وەکو وڵاتانی تر نە ئەو فەزامانە نییە ئێمە ئەو ئەمنیەتە کە ئەبێ ژنێ لە دەرەوە بیبێت کە ڕابەڕەحەتی کارەکانی بکەم تەسفانە نییە ئیتر دەلیلی لەخەرە شاید سەرچاوی هەر باز من هەر ئێگەڕێنمەوە بۆ خانەوادەکە بنەماڵەکان کە ئیجتیماع دروستەکە هەرەوە ئێوە بیرەکەنەوە منێژ ماڵی خۆم دروستکەم کەم تۆ ماڵی خۆت ئەم ماڵی خۆی و ماڵی خۆی جامعیش دروستە بێت زۆر ڕاستە مۆژدە ئێمە خەریکین دەورانی سنەت و مۆدەرنیتە تەیەکەین بە نظر چەندە لەم ڕێگا موفق بووین ئەیسا هەین لە وەزئیەتێکە دوودانە دیدگا حاکەمە دیدگای جوانگەلمان و لە کناریە دیدگاهێ قەدیمی تر یانێ باوگەلمان و پێش لە باوگەلمان کە هێشتا ژیانیان تێپەڕ نەکردگەوە هەمچنان هەن لە قەید حەیاتە ئەم دوودانە بە یەکۆ تەزادێکی ئیجاد کردگا مخالفەتگەلێکی بە وجود هاوردگاوە بوو بەسە باعث ئەوە کە دوو دەستگیک ئیجاد بێ خۆ هاوسن و ساڵگەلێ جوانگەلێ ئێمە دیدگاهی ئازادمەنێشانەتریان هەست و حەز بە مۆدرنیتاکەن تقریبەنیش تا حەدێ قابلە قبولترە بۆیان کە خانمگەل لە کناریان ناو جامعە بن ئەمە کەمێ خۆشایەندەوە لە دیدگاهی سنەتی ئێمە بازم بەری ئەگرێت یانە بووگەسە سەدێ هەر مقابڵاکەن بێ باوکێک کە دیدێ سنەتی هەست دیدێ بەرەو قەدیمیانەی تر هەست و عادەتی کردگە و خۆڵق و خۆ و مەنەش و تەرسفکری مطابقی قەبلا بەر کەنیشکی ئەگرێت بەر کوڕی ئەگرێوە لەم تەرەفە و کوڕیا کەنیشک حەز بەم ئازادیاکە حەز بەم پیشرفتاکە لەبان پای خۆیە بێسێ بۆنگاهی اقتصادی بۆ خۆی فراهەم کە شغڵێک بۆ خۆی ئیجاد کە و کەس بە دەرامەتکە وەلی ئەم دوودانای سەبەیەکە هەن لە تەزادا وەفکرەکەم تەزادە فعلان بوو کە سپایسە کەمێک کۆنترۆ بینەوە بەرەو مۆدرنیتە چوونمان کەمێک کۆنترۆ بوو بەسەوە ڕێک وایە سەختترین تەجروبەی کاری چی بووە؟ سەختترین تەجروبەی کاریم کولەن وەخت بەدەستاوردن شتەکان گشتی سەخت بووە هیچ شتێک بە ئاسانی بەدەست نایەت بەرنامەڕێزیت هەیە توانین بگەیت هەم بە ماڵ و مناڵتە هەم بە کارەکانتە وەڵڵا ئیسم بە تەنیایی خۆم سەختە وەلێ چۆن لە ماڵ و هاوسەرەکەم کومەکە بەنامەڕێزیەکانمان بەیەکەوەکەین ئاسانترە بێتەوە مۆژدەگیان سەختترین تەجروبەی کاری دەتوانین بێژی چی بووە؟ سەختترین تەجروبەی کاریم تەجروبەی چالش بەرەنگیزی بوو لە سرمای فکر ئەەکەم 18 دەرەجە بوو ژێر منفی بوو یا بیشتر بوو خاص لە خاترم نییە ئێمە لە نقطەی سفر مەرزیە بووین دەرحاڵی زەبتە فیلم لە چی منطقەیەک؟ لە نقطەی سفر مەرزیە لە هۆرامان بەرە ئەو تەرەف دقیق ئاواییەکەی حزور زێهن لای تەتەوشتە ڕەدیەکە بەڵێ لە حاڵ زەبتە بووین و مدام بەبوونی بارش زەبت کەنسلەوە وەلێ ئەوە کەفتە دواوە کە ئیتر خلاصە شرایط جۆرێ بوو کە سەحنە ئەشێویە هەر مدام کل ئیکیب
کۆمەک تەڕاحسەح نەبوون لە کنار ئەوە کە کارمان ئەنجامەدا بارەشی فرە بوو هەوای فۆقڵادە سەر دووربین جوۆی ناتەوە فرەوەخکەن و ئێمە مەجبور بووین کە لەو شەرایەتە حتمەن کارەکەمان کەنسەلەوە نەبێتەوە و بەرحاڵ جۆرێ سناریۆ نووسیاو کە ئەم تایمە هەر تایمێ زمسانە و لێ نەمەشای لەو تایمە زەبت بکریایت و وەلێ بۆ قۆڵادە خۆشایەند بوو کە لە ئاخرەوە ئەکسێکە گیریا بۆ کارێک کە چوو بۆ جەشنوارە بوو بە کارێک کە چوو بۆ جەشنوارە و ئەمە خۆشایەند بوو بۆم هەر لە حاڵێکە فیلمێک بوو فیلمێک کۆتا بوو بەناو بادبادەکە کاری سێپەیامی حوسێنی بوو من ئەکا سەحنە بووم و خۆشحاڵم کە بازم کارەکە چوو بۆ جەشنوارەی کان جەشنوارەیەک لە بەرلینەوە فۆقڵادە خۆشایەند وەجایزەی زۆری خەڵاتی زۆر من فکرەکەم کە درەخشان بێ هەڵبەت جارێ چوو بۆ فستیواڵەکان و نەمان بینیوە بەڵێ فۆقڵادە کاری قەوی و خۆشایەند بوو بووم باوجودەوە کە شرایطی سەرما سەخت و دوور بووین لە فرێک لە ڕفاه و ئیمکاناتێک کە بوو زندگیەک سادە بۆ تایمێک فۆقڵادە خۆشایەند بوو بۆ من لە کناریە بێش ئەس حەد سەخت بوو بێش ئەس حەد سەنگین بوو خۆمانمان ئەپێچەوە و سەختی کارەکە ئەوە بوو کە ئەوە هەوا سەرد بوو فرە وەخت گەل دووربین ئەسەن جوایی ناداوە و ئێمە مدام کارمان توولی ئەکێشا بۆم جالب بوو کە لە ئاخرە و نەتیجەی فۆقڵادەی بوو بۆمان ئەمە ئەتوانم من بە عنوان دانێک خاترە بیگەڕمەوە بۆتان کرد لە کنارەوە سەخت بوو نەتیجەکەی خۆشایەند بوو سەختیە لە کنار بەڵێ سەختیەکەی لە بەرچاو کەفت بۆمانی تر نەهاتە چاوەکە چەنەسە لەزت بەخش بوو بۆت کوێستانگیان چ قسەیەک تێ بۆ کەسانێکە گەرەکیانە تازە واردیم ئەرسە بن کارافەرینی کەن و بە چیۆ دەست پێکەن ئەوڵین قسەی من بۆیانەوەسە ئەڵبەتە ئەم شۆڵ و کاری منە هەم لە پیاوانە هەست هەم لە ژنانە مختەز بە جنسیەتی خاص نییە وەلێ کولن لە کولە قسەم وسە بۆ تواو هاوجنسەکان خۆم کە هەر کامێ من دووبارەش ئێژمەوە ژنان هونەرمەندن یانە هەر هونەرمەند بە دنیا هاتوون هەر کام بە شتێک خۆیان دۆزنەوە هونەری خۆیان دۆزنەوە بێنە ناو ئەرسەی لە دەرە و فقط لە ماڵ و نەمێنەوە ئەمە ئەوە لە ئەوڵ و ئەوە بێژم دواییش کەسێکە هاو حەز بەم شغڵ منەکە ئەم شغڵ منە چەندێکە خۆشە و بە زاهر دیارەکە خۆشە سەختی کاری زۆرە سەختی کاری فرە زۆرە سەختی کاری فرە زۆرە چونکە لە سەلایەقی بێشە سەحەت تێنەلات ئەبێ ئەمە هەمووە ڕازیکەیت وەسواس معمولەن خانمەکان ئیتر ئەبێ خۆمان خانمین و گشتی ئەم تەجروبەیە کردووە کە زەماوەنەکە و تێلیباسێک انتخابەکە و دوایەوە ئێمەسێ بە خاترەوە فرەتر من چوومە شۆن تەڕاحی لیباسا وەڵان هەر لە ئەوڵ و حەزم پێ کرد ئەنە بە هونەر و نەقاشی و ئەم شتانە هەمیشە لاقم بوو زمانێکیشە کە هیچ کارێکم نەئەکرد لە ماڵەوە بووم دایمن خەریک چاوبرۆ کێشاندن و لیباس کێشاندن و گوڵ و بڵبڵ و کێف و ئەم جۆرەشتانە حەزم پێ کرد کەیتر وەختی هاتم کار لەباس عروسم شڕا کرد تر چوون بە دوای تەڕاحی لیباسە کە فرە ڕازیم فرە خۆشە یانێ لەزەتە بەم لە کارەکەم دوایەوە ئەو ژنانیشە کە گەرەکیانە واردەم کارە ببن یعنی ئەم کارە 0 تا 100 بەڕاستی خۆشە سەختی کاری زۆرە بەڵام سعیکەن هیچ وەختێ بە سەختی تواشای نەکەن من ئێوە جەنابتان وتان کە سەختترین کار جێگەت کەی بووە من ناتانم مەسەڵ بێژم کەی بۆ چۆن هەمووی سەختە وەلێ ئەوە کەیژم دەست پێکردن هەر کارێ ئەوەڵەشێ ئەلاقەت پێبێ بە عشقۆ بیکەی یانێ هیچ شتێکی لە نەزەرا نەگری وەڵ ئەلاقەی خۆت کە وەختە ئەلاقەت پێبوو کەمکە موافەقی شەبێتیایە ئەو موانەعانە کە تێتە سەر ڕێگەت یانێت تۆ ئەوە ئەلاقەتە ئەوە عشقت بەو کارە هەست کە نایبینی ڕەحەت ئەگوزەری لە پاڵیا یا حەلی ئەەکەی
من پەیامەمەوەسە بۆ توا و ژنانی دنیا بۆ ئەو کچانە کە ئیسە پێگەن و گەرەکیانە خۆیان نیشان بدەن نەترسن لە هیچ یانێ ترس لە دڵیانە نەبێت ئەتماد بە نەفسیان زۆر بێت چون مطمئن بن کە هونەرمەندن. زۆر ڕاستە دەم و خۆش بێ یەخوا ئیشەڵا هەمیشە لەش ساخبی مژدەیگیان ئەگەر کە بە کەسانێکە ئەیانوێ واردیم ئەرسە بن بتێ شتێک بێژی چیان پێێجی ئەکاسی لە حرفەی ئەکاسیە من بە نەزەر من کەسێکە واردێ حرفەی ئەکاسی ئەوێت قبلز هەر شتێک بەخۆی ئەعتمادی بێت و ئەکاسی لە دیدگاهێ منە فەزای کە فۆقڵادە گەورە دنیای کە ڕاحەت ئەتوانیت ئازمون و خەتا ئەنجام بی و بگەی بە تەجروبە بیتە ناو هیتێ کارەکە دڵ بیتە دەریا بە مرورە زەمان ئەتوانی تەجاربی خاص بەدەستبێری و موفق بی لە کناریە حەز ئەەکەم کەسێکە واردە هیتەیە ئەکاسیەوێت جیا لە تەخەسوسێک عیشی فێر بێت حتمما بە سوورەتی ئاکادمیکیش تەحسیڵاتەکەی ئێدامە بات فرە خۆشایەندە کەسێکە کارێ ئەکاسیەکات تەنیا نەزانێت دووربین یەک دانە شاتێرەوە شاتێکی لێبا فقط ئەوە کافی نییە دیدگاهت ئەشێ عەوەز بێت چاوت فێرکەی بە تۆشاکردن و لەزەت بۆی لە کار فرە بۆم خۆشایەندە کەسێک ئەوێنم کە بە ئەلاقە و لە کنارێ تەجروبە لە کنار وەختێکە دایەنێ بۆ فێربوون وەختێکە دایەنێ بۆ ئەوەی کە کارەکەی ئەدامە بات و فرەتر پێش بچێ تەحسیڵاتەکەی گوزەرنە یا هەر متالعەی هەست ئەمە بۆم جەزابە یعنی ئەحترامدا ئەنێت بە ئەو شتەکە خەریکە فێر ئەوێت بە ئەو شتەکە خەریکە ئەدامەیات و ئینتخابی کردە حەزەکەم جوانێکە واردێ هیتەی ئەکاسی ئەوەی یا هەر شغڵێتر جیا لە حرفەی ئێمە بۆی ئەحترامدا بنێ و ئەرزشماند بیوێنێت. زۆر ڕاستە دەست خۆش بێ قسەکانتان زۆر جوان بوو چێژم بر ئەگەر نەوتراوێکتانەیە ئەتوان بێژن بۆ بینەرانمان قسە زۆرە بۆ کردن ئەو لێ بەڕاستی بەرنامەکەتان زۆر جیاواز بوو من بۆ ئەوەڵین بار لە جێگای وا حزورم بووە بەڕاستی حەزم پێ کرد میدوارم کە هەر بەردەوام بن بتانن باشتر و باشتر لە ژنان داوەتکەن و هەرکام لە هونەری خۆیان نەخۆیان نیشان بدەن و خۆیان معرفیکەن زۆر سپاس بەردەوامی بۆ ئێوەش زۆر سپاس کە تەشریفتان هێنا ئەگەر نەوتراوێکتانێتوان بێژن حەزەکەم خانوادەگەل خانمگەلمان کەنیشگەلیان براگەل خۆشکگەلیان بەعنوان ئەوە نەوێنن کە تا ئەم تایمە تەحسیڵاتت ئیسای دامەداگە ئیتر تۆ ئامادەی بۆ ئەزدواج خۆی دنیایەک فۆقڵادە قەویە دنیایەک متفاوتە فۆقڵعادە لە کنارەوەی کە ئێمە کەنیشکێکمان تەربیەت ئەەکەین و ئەی تێرینە ناو جامعە لەو حەدە نەیوێنین کە فقط ئەم خانمە ئیتر ئامادەست بۆ ئەزدواج ئەوەڵەن کە ئەشەی سریک چتگەل فێرە بێت کەنیشکە ئێمە بۆ دنیای ئەزدواج ئەمە حتمما حەز ئەەکەم دایکگەلمان باوکگەلمان براگەلمان بەرچاو بیگرن و ئەو شتێکە لازمە ئاموزشی بن بە هەرحاڵ فێر کەنیشکیان بن کە بە سوورەتێک خام نەوێ ئەو پوختەیە تا حەدێ بێت کە وەختی واردە دنیای زواجەوەی مەخسووسن لە شرایەتێ اقتصادی اجتماعی ئیمڕۆمانە بتوانێت قەویتر ئەو لەو بنیەیە استفادەکە و کامڵەن قەوی و بە ئیعتماد بە نەفسە و واردنیا بێ وەلی لە کنار ئەمە بەحسی ئەسڵی من ئەمە سەکە کەنیشکی ئێمە فقط بۆ ئەوە ئامادە نەکەن کەنیشکی ئێمە تواناتر لە ئەوە سەکە فکری بکەنەوە فۆقڵادە توانان فۆقڵادە فقط کافیە بەهایان پێ بدرگێ فەزایان بۆ ئیجاد بێ ئەو بەستەراگەر فراهەم بێت و ئەو شرایطە ئەگەر دابنین بۆ بانوانمان بە نەزەرم مۆفەقیەت گەلەی فۆقڵادە بوویان ئەتوانن بارمەغان بێنیانێ ئەو خانمە ئەتوانێت 1000 ئەگەر لێرە یەکە بڕێتە پلەی 1000 پیشرفکە ئەمە کەماڵگرایی نییە وەسواسی نییە شتێک هەست وجودی هەست لە وجودی هەر خانمێک فقط کافیە بە کەنیشگەلمان ئەعتمادکەین فەزایان پێبین و فێریان کەین کە ئەعتماد بە نەفسیان بێت و حەزەکەم تۆ خانمگەلمان هەر لێرە ئەعلامەکەم واقعاً ئارەزووی منە کە خانمگەل بەر لە هەر شتێ بە خۆیان ئەعتمادکەن ئەعتماد بە نەفسێک دروستیان بێت ئەمە بۆم فرەخۆشە بنەماڵەکانیان ئێعتمادیان ببێرە و جۆرەی وتە بووە
ببین کە چۆن ئەتوان خۆش بڕقسن لە هەچای ئەرزەیەەکە. زۆر زۆر سپاس کە میوانی ئێمە بوون، ئێمڕۆمان خۆش بوو کە ئێوە لەگەڵمان بوون. زۆر سپاس هیوای لەش ساخی تەندروستی. ممنونم. بینەرانە ئەزیز و خۆشەویست، گەیشتین بە ئاخری ئەم بەشە لە بەرنمەکەیشمان. بەجێمان مەهێڵن گینە بۆ ماڵەکانتان. هیوای سەربەرزی و ژیانێکی پڕ لە کامرانیتان بۆ خوازم. بەخوای گەورە و مەزەندانە سپێرم.